چەند ڕۆژەکە عەرەبی هاوردا کێشیان بۆ جوتیارانی گوندی گورزەی دروست کردووە داوا دەکەن ئەو زەویانیان بۆ بگەڕێنرێتەوە کە پێشتر لە چوارچەوەی تعریبدا لە سەردەمی ڕژێمی بەعس بەوان دراوە بەڵام لە بەرامبەردا جوتیارانی ئەو گوندە لە دژی ئەم هەوڵات دەوەستنەوە ڕێگری لەوە دەکەن کە ئەو هەوڵا سەر بگرێت. لەسەر ئەم بابەتە زانیاری وەرەگرین گفتوگۆ ئەەکەم لەگەڵ کاک خالید ئیبراهیمیابە نوێنەری جوتیارانی قەزای دووبست کا بەڕێزیان لە کەرکووک ڕاستە خۆ لەگەڵمانن. کاک خالید سڵاوت لێبێ سوپاس بۆ ئامادەبوونت با ڕوونتر لە دەمی ئێوە بزانین کا کێشە و گرفتەکە چۆنە. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاسی کورسات نیوز دەکەین کە هەردەم بە هاوار و بانگمانەوە هاتووە. ئێمە لە سنووری دووبز و سەرگەڕان و پردێ بەردەوام ئەم کێشانەمان بۆ دروست دەکرێت بەهۆی ئەو بڕیارانەی کە پێشتر لە سەردەمی بەعسی گۆڕبەگۆڕ دەرچووە کە بڕیارێکن بە ناوی قیادەی مەجلس قیادە سەورەوە دەرچوونە. ئەمانە بەڕاستی کێشەی گەورەمان بۆ دروست دەکرێت و هەتا ئێستاش چارەسەر نەکراوە. ئەو بڕیارانە بریتین لە 369 لە ساڵی 1975 و 1949 لە 1976 و هەروەها 1065 و چەندین بڕیاری لەو جۆرە کە لە مەجلس قیادە سەورە دەرچووە هەتا ئێستاکە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە تا ئێستا چارەسەر نەکراوە. بەڵام خۆشبەختانە هەردەم جوتیارانی سنوورەکە خۆڕاگریان نواندووە بەردەوام ئەم شێوە کردارانە ڕوبەڕووی جوتیارانی سنوورەکە ئەبێتەوە بەداخەوەش دەڵێم کە هەردەم لە دوای 16 ئۆکتۆبەرەوە پارێزگاری بە وەکالەت و هێزە سەربازیەکان و هەروەها بە تایبەتیش محکەمەی کەرکووک کە هاوکاری ئەو عەرەبە هاوردانن بۆ دەستگرتن بەسەر زەویەکانە. باشە ئێمە بەڵێ کا خالید دیارە ئێستا کێشەکە ئەزانین بەڵام چۆنێتی دروستکردنی کێشەکە چۆنە ئەوان چۆن داوای ئەەکەن گرژی و ئالۆزی لە نێوان ئێوەیە دروست بوو لە نێوان جوتیاران و عەرەبە هاوردەکان دروست بووە لایانی تر هەبوو کە تەداخولی کێشەکە بکات بەلایەنگری لایەک. بەڵێ ئەم کێشانە ناو بەناو سەر هەڵەداتەوە پێشتر خۆتانش ئاگادار بوون و هەردەم ڕووماڵی ئەو هەواڵانەشتان کردووە کە لە سنووری سەرگەڕان بە تایبەتی لە گوندی پەڵکانە پێکدادانش دروست بووە. بەداخەوە ئەو لایەنانەی کە پێشتر ئاماژەم پێیدا هەردەم لایەنگری عەرەبە هاوردەکانن بە هیچ بەهانەیە کە ئەیانەوێت دەست بەسەر ئەو زەویانە داگیرکەن و کوردەکانی لەو سنوورانە تێپەڕێنن. ئاخرین جار کە ئێستا ئێمە سەرقاڵی ئەو کێشەیەین کە لە گوندی گورزەی ڕوویداوە لە سنووری ناحیەی پردێ بەداخەوە هەر هەمان ئەو عەرەبە هاوردانن هاتوون لە ڕێگای محکەمەوە ئەیانەوێ دەست بەسەر 1400 دۆنمی گوندی گورزەی داگیر بکەن. ئەم زەویانە لە ئەست باشە بەڵێ کا خالید زیاتر بۆمان باسکە ئەم زەویانە لە ئەسڵدا هی کێیە ئەو عەرەبە هاوردانە پیان وایە کە ئەمە مافی خوانە وەری بگرن یاخود ئەمە کارێکی پلان بۆ داڕژراوە. بەڵێ ئەم زەویانە لە ئەسڵە بە تاپۆی ڕەش هی جوتیارە کوردەکانە لە ساڵانی 1975 و 76 ئەم زەویانە ئلغا کراوەتەوە و لە پاشان بە ناوی وەزارەتی مالیە نووسراوە. وەزارەتی مالیەش پێشکەشی ئەو عەرەبە هاوردانەی کردووە بۆ تعریبکردنی سنوورەکە. گوندی گورزەی هەموو خەڵکی سنوورەکە و کوردستانی شەزانێت جار دیکە پێکدادانی تیا ڕوویداوە. ئێمە لە ڕێگای خۆمانەوە هەوڵمان داوە کە ئەو پێکدادانە ڕوو نەدات. بەداخەوە ئێستاکە محکەمەی کەرکووک زۆر بە توندی پشتیوانی ئەو عەرەبە هاوردانە ئەکات. باشە بۆچی دادگای کەرکووک پشتیوانی لە عەرەبە هاوردەکان دەکات لەسەر چ بنەمایەک؟ ئێمە وەک پێشتر ئاماژەم پێیدا ئەو بڕیارانەی کە مەجلس قیادە سەورە کە بریتین لە 369 1949 و 1065 ئەو بڕیارانە تا ئێستاکە چارەسەر نەکراوە. بۆیە تا ئێستاکە ئەو زەویانە
ئەو با بڵێن گرێبەستانەش تا ئێستاکە بە ناوی ئەو عەرەبانەوەیە نەگەڕاوەتەوە ناوی کوردەکان. مادەی 140 کە مادەیەکی دەستوریە تا ئێستاکە جێبەجێ نەکراوە. ئێمە بەڕاستی کێشەی مادەی 140مان هەیە. بەشێک لەو عەرەبانە بۆ ئاگاداری جەنابتان ئەگەر لەحزەیەک بەشێکیان ئەسڵەن پارەشیان وەرگرتووە تەعویزش کراون بەداخەوە، بەڵام محکەمەی کەرکووک بە پشتیوانی وەک گوتم مەحافزی بە وەکالەت و هێزە سەربازیەکان پشتیوانیانەکەن و ئەیانەوێ بە زۆر ئەو جوتیارانە لەسەر زەویەکانیان دەرکەن. باشە کا خالی باسی مادەی 140 کرد دیارە حکوومەتی نوێی عێراق کاری خۆی لا جێبەجێکردنی مادەی 140 دەبینێتەوە لە هەندێک لەو بابەتانی کە باس کراوە. لە مادەی 140 ئەو چارەسرانی کە دۆزراونەتەوە ئەم زەویانە شمولی دەکات؟ بەڵێ زۆر بە تەکید خۆی مادەی 140 یەکێ لە بڕگەهەرە گرنگەکانی مەسلەی چارەسەرکردنی سنووری کەرکووکە بە زەویزارەکەیەوە بە خەڵکەکەیەوە کە پێشتر قەرەبوو کراونەتەوە لەلایەن مادەی 140ەوە کوردەکان بە 10 ملیۆن و عەرەبەکان بە 20 ملیۆن. بۆ مەسلەی زەویزارەکانش کە خۆتان ئاگادارن کە لە ڕێکەوتنامەی با بڵێن کورد و هێزە شیعەکانی بەغدا بۆ دامەزراندنی بۆ ڕێخستنەوەی حکوومەتی عێراقی بە قیادەی محەممەد شیع سوودانی یەکێک لەو مادانە کە جێبەجێکردنی مادەی 140 بۆیە ئێمە لێرەوە بانگەواز دەکەین بۆ سەرکردایەتی سیاسی کورد و هەرێمی کوردستان و هەموو لایەنەکان بە تایبەتیش کاک پاڤڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم مادەیە بە زووتری کات ئەگەر جێبەجێ نەکرێت بەڕاستی محکەمەی کەرکووک غەدرێکی گەورە لە جوتیارانی سنوورە کاکات. بەڵێ کا خالیدوک و ئێوەش باستان کرد لەسەر ئەم کێشانە کە ناو بەناو سەر هەڵدەداتەوە لە هەندێک ناوچە لەوانە لە گوندی پەلکانە گرژی و ئاڵۆزی ڕووبەڕووبوونەوە لە نێوان جوتیارانی کورد و هەروە عەرەبە هاوردەکان دروست بووە سوپای عێراق پشتگیری لە عەرەبەکان دەکات. ئەو ناوچانی کە هێزی هاوبەشی تێدانێت کێ بەرگری لە کورد دەکات؟ بەڕاستی بەداخەوە تا لەبەر ئەوەی لە دوای 16 ئۆکتۆبەر پێشمەرگە انسحابی کردووە بۆ سنوورەکانی هەرێمی کوردستان ئەوەی ئێستا پشتگیری ئەکات بەڕاستی و بەڕاشکاوانە دەیڵێم کە یەکێتی نیشتیمانی کوردستانە وەکو حزبێکی سیاسی لەم سنوورە و بەسەرکردایەتی هەواڵ ئاسۆمامەند کە کارجێڕی مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری زۆنی سەلاحەدین کەرکووکە ئەو هەواڵانی ترمان لە پەرلەمانتارەکان و ئەوانە بەردەوام لەسەر خەتن و بۆ پشتیوانی ئەگەر ئەوان نەبن بەڕاستی هیچ پشتگیریەکی ترمان نییە تا ئێستاکە حکوومەتی هەرێم وەکو پێویست نەهاتۆتە سەرخەت و وەکو خاڵێکی گرنگش بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومە مەجلیس قیادەی سەورە هیچ کارێک نەکراوە بەداخەوە. باشە کا خالید ئێوە ئەمڕۆ چاوتان بە کاک ئاسۆمامەند کە ئەوان چیان وت هیچ بەڵێنێکیان بە ئێوەدا پشتیوانیان لە ئێوە کرد؟ بەڵێ ئێمە لەگەڵ جوتیارانی گورزەی ئەمڕۆ سەردانی کاک ئاسۆمامەندمان کرد لە بارەگای مەکتەبی سیاسی کەرکووک. ئێمە هەردەم و هەمیشە ئومێدی گەورەمان بە کاک ئاسۆمامەند هەیە هەر لە سەرەتاوە و پێشترش لە شەڕی داعیشەوەش و دوای 16 ئۆکتۆبریش کەرکووکی بەجێ نەهێشتووە و بەڵێنی تەواوی دا پێمان کە بە هەموو شێوەیەک پشتیوانیمان ئەبێت و هەر لە هەمان کات ڕاوێژکارێکی یاسایی بۆمان تەرخان کرد و لەگەڵ پارێزەرێک بۆ ئەوەی بە دوادوەچوون بۆ ئەو کێشەیە بکات لە ڕێگای یاساوە کە ئەگەر بۆمان کرا کە چارەسەری ئەو کێشەیە بکرێت ئەگەر نا بەڵێنی زۆر گەورەیدا وتی من بە هەموو شێوەیەک پشتیوانم و بۆ بستێ خاچی گورزەی و هەموو ناوچەکانی تر ئامادە نیم سازش بکەن. باشە کا خالید ئەگەر ئەم کێشەی واز و چارەسەر نەکرێت پێتان وایە کە گرژی و ئاڵۆزیەکان زیاتر ئەبن کێشەی تری لێ ئەکەوێتەوە؟ بەتەکید ئەو کێشەیە
ئێستا ئەو زەویانە بەدەست کوردەکانەوەیە کاتێک ئەو عەرەبە هاوردانە بێن و بە پشتیوانی هێزەوە ئێمە لە ڕێی خۆمانەوە پەیوەندیمان کرد بۆ عەرەبە هاوردانەوە بە ڕێگەی چەند برادێکەوە داوامان کرد کە هەوڵ نەدەن بێنە سەر زەوی کوردەکان ئەگەر هەر ڕوبەڕوون بوونەوەیەک بوو هەر کردارێک ڕەتفعلێک لەلایەن جوتیارەکانەوە بوو ئەوان بەرپرسیارن لەو کارەساتە بۆیە داوا ئەەکەین بە زووترین کات هەموو لایەنەکان بە تایبەتیش هەواڵانی سەرکردایەتی یەکێتی و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر نا ئەو عارەبانە بەڕاستی بە پشتیوانی هێزە سەربازیەکانی ئێرە نیازیان خراپە. باشە کا خالیدەوتر لە هەندێک لە ناوچەکان لە هەندێک لە گوندەکان ئیمزا بە جوتیارانی کورد کراوە کە نەچنە سەر زەوی و ئاوەکانیان ئەگەر ئەمە دروستە لە ژێر چ فشارێک ئەم ئیمزانە بە کوردەکان بە جوتیارە کوردەکان کراوە؟ بەڵێ ئەوە لە سنووری بە تایبەتی لە سنووری سەرگەڕان لەسەر 5 گوند فۆرمەچیان پڕەوە کرد بەوەی کە نەچنە سەر زەویەکانیان و ئاودان نەکەن بۆ زەویەکانیان و بەڵێ هەندێک لە زەویەکانش بەڕاستی زەرمەند بوو چەند ڕۆژێک بەڵام بە پشتیوانی برادەرانی مەکتەبی سیاسی و کاک ئاسۆمامەد ئەو کێشەیە توانرا لە ڕێگای پەیوەندیەکانەوە چارەسەر بکرێت و بۆ کاتێکی نادیار ئەم هەڵبسێت. باشەوە کا خالید ئەو فۆرمانە یاسایی بوونکاری پێدەکرا یاخود ئێستا ئەوە ڕەت کراوەتەوە؟ نەخێر ئەو فۆرمانە لە ڕێگای هێزە سەربازیەکانەوە دروست کراوە هیچ یاسایی نییە بە هیچ شێوەیەک بۆی نییە هێزی سەربازی ئێمە دەیان جار لە دانیشتەکانە پێیان ماوتووە کە بۆیان نییە تەدەخلی ئیشی سەربازی بکەن ئەوان لە زروفێکی ئەمنی لێرن بەڵام بەداخەوە لە ڕێگای پەیوەندیەکانیانەوە لە ڕێگای عەشکرێتەکە عەرەبەکانەوە تەدەخولەکەن و هاوکاریانەکەن. باشەواتە کا خالید ئەو جوتیارە کوردانی کە ئەو فۆرمانیان ئیمزا کردو ڕەنگە سندێکیان زانیاریان نەبێت ئەگەر سەرپێچی ئەو ئیمزاکردنە بکەن ئەو فۆرمە بکەن هیچ سزایەکی یاسایی دەیانگرێتەوە؟ هیچ مەترسی ئەویان لەسەرە؟ نەخێر بە هیچ شێوەیەک هیچ کاردانەوەیکی یاسایی نابێت بۆ ئەو فۆرمانە چونکە ئەو فۆرمانە ئەسڵەن لە ڕێگای مەحکەمەوە نەهاتووە و یاسایی نییە تەنها لە لێرەین هێزی سەربازیەکانەوە هاتوون هاوردویانە خۆشبەختانە جوتیارانی ئێمە بەو پەڕی خۆڕاگریەوە توانیویانە هەموو ئەو کردەوانە ئەو ڕێکارانە کە زەرەری بۆ ژیانی جوتیاران و گوزەرانیان هەیە هەتاکو ئێستاکە بەرەوڕووی بوونەتەوە و هیچ سازشێکیان لەسەر هیچ داواکاریەکی نەهێزە سەربازیەکان و نەڕێ دادگای کەرکووکەوەش کردو. بەڵێ کا خالید دیارە ماوەیەکی زۆرە ئەم کێشە هێنا و بەناویش ئەم کێشەیە سەر هەڵدەداتەوە. نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەران و وەزیرە کوردەکان لە بەغداد ئەمانە هیچ جوڵەیەکیان کردو بۆ ئەو بابەتە ڕۆڵیان هەبووە؟ بەڵێ وەک پێشتر ئاماژەم پێیدا هەواڵانی با بڵێن برادەرانی ئەنجومەنی نوێنەران بە تایبەتیش وەزیرە بەڕێزەکان بە تایبەتی کاخالی شوانی کە هەردەم لە سەرخەت بووە بۆ ئەم کردەوانی کە بەرامبەر بە جوتیارە کوردەکانەکرێت بەڵام وەک وتم پێشتریش ئاماژەم پێیدا ئەمە پێویستی بە هەمەهەنگی هەموو لایەنێک هەیە چونکە ئەوها بە ئاسانی ناچێتە سەر هەر جارە و هەر کاکێک بێتە سەر خەت و کێشەکە دوا بخرێت چونکە بەڕاستی ئێستا متمانە لەسەر عەرەبە هاوردەکان نەماوە لەسەر ئیدارەی کەرکووک نەماوە لەسەر هێزە سەربازیەکان نەماوە بۆیە داواکەین کە بەڵێ کا خالید فەرموو داواکەین کە ئەو داواکەین لە سەرکردایەتی سیاسی کە چونکە هەر دوو بزوو سەرگەڕان و پردێ نییە داقوقشە و لەیلانیشە بە هەزاران دۆنمە ناکرێت ئەم کێشەیە ئەوها بە هەڵپێسەراوی بمینێتەوە و ڕۆژانە خەڵک لە ترسی عەرەبی هاوردە و لە ترسی هێزە سەربازیەکان لە دڵە ڕاوچێ بێت. بەڵێ کا خالید باس لەوە کرد کە ئەم کێشەیە گەورەیە پێویستی بە هەماهەنگی زۆر هەیە پێویستی با لەکتێگەیشتنی زۆر هەیە
بە ڕای ئێوە دەکرێت بە ڕێکەوتنی سیاسی چارەسەر بکرێت؟ طبعا مەسلەی ڕێکەوتنی سیاسی ئێمە هەمانە، ئێمە و نەبێت ئەو ڕێکەوتنەمان نەبێت، ئێمە لەگەڵ چارچێوەی شیعەکان بۆ دروستکردنی حکوومەتی محەممەد شیع سوودانی یەکێ لە بڕگەهرە گرنگەکانمان ئەوەیە کاراکردنەوەی مادەی 140 ئەم بڕیارانەی کە بەناو ئەنجومەنی قیادەی بەعس دەرچووە هەمووی دەبێت لە ڕێگای ئەو ڕێکەوتنەوە چارەسەر بکرێت. ئەگەر ئاگاداریش بن جەنابتان کە پێش چەند ڕۆژێک هادی عامری خۆی تەسریحی دا کە دەبێت ئەو بڕیارانە هەڵبوەشێنرێتەوە، هەتا ئەو بڕیارانە هەڵنەوشترێتەوە کێشەی کورد لە سنووری ناوچە دابڕاوەکان چارەسەر ناکرێت بەڕێی. بەڵێ کا خالید ئیبراهیمیابان وێنەری جوتیارانی قەزای دوو سوپاس بۆ ئامادەبوون و سوپاس کە لەگەڵمان بوویت.